کچم ئەتو نازانی ئاژاوە گەورەکە دەستی پێ کرد. بەکوزە بەرەمدا بەرەمدا نەخێردایە نایەمەوە. مێر ئەواتێ بم کوشی شێتت کردم وەرە قوربان عەقڵت بردم. تو منەوە فێر نەکردووە شت لە تۆ بشارمەوە. باڕاستیەکانت پێ بڵێ. بابم مۆی لێ هات. ئەمە لەسەر جادەی بەجێبێڵی. ئەخر ئەو شتە ناکرێت. دکتۆر ڕۆ ناکرێت بابی خۆمە. لەرە فەیسبووک کۆمنی دۆزی و 2 هەفتەیە قسەی لەگەڵەکەم. ئێ بۆچی بچین بۆ ئەوێ؟ کچێ سەمیدە بەم لیشکای هاتەوە. زانێ دەهات ئێرە خۆی دەشاردەوە. چی خۆی دەشاردەوە؟ میر پرۆگرامی ئەرێ بەزنیە شەممە کاتژمێر 9 شەو